ئەمڕۆ باس لە غەزای حونەینەکەین دوای ئەوەی کە باسی فەتحی مەکە تەواو بوو و هەروەها زانیمان کە ئێستا پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام دەسەڵاتداری مەدینەیە و مەککەشی خستۆتە سەر زۆرینەی شوێنەکان بوون بە دارالئیسلام ئەحکامی شەرعی خوایان بەسەرا ئەچەسپێ پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام هەم پێغەمبەر و هەم پێشەوا و هەم دەسەڵاتدارە و لەم کاتەیە باس لە غەزای حونەینەکەین ئەم غەزایە لە ساڵی هەشتەمی کۆچیە ڕاستەوخۆ دوای فەتحی مەکە ڕوویدا هۆیەکەشی ئەوە بوو کە هۆزی هەوازن کە یەکێ لە هۆزە گەورەکانی جزیرەی عەرەب بوون دوای ئەوەی هەواڵی سەرکەوتنی موسڵمانانیان پێگەیشت کەوتنە خۆ ئامادەکردن و لەشکرسازکردن بە حسابی خۆیان تا ئەم سەرکەوتنە لەبار ببن نەهێڵن دەسەڵاتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ناوچەکانی ترینی وای دوورگەی عەرەب پەل بچێشێ سەرانی هەوازن لەگەڵ سەران و پیاوماقوڵانی هۆزی سەقیف و چەند هۆزێکی تر و بەرەبابەکانی تر کۆبوونەوە و لە ناو هەوازنە سەرۆکی هەوازنیان بە ئەمیری خۆیان هەڵبژارد هەرچەندە لە ڕاوبۆچوونی شەڕا کۆڵەوار بوو زۆر بیرتیش بۆ مەسلەی جەنگ و پلاندانان نەئەچوو ناوی مالیک بوو ئەو فەرمانیدا بە هەموو بەشداربووانی جەنگ کە ژن و ماڵ و مناڵەکانیشان لەگەڵ خۆیان بۆ شەڕ بهێنن تاوریان بەرزکەنەوە و هەروەها مصر بن لەسەر بەرگریکردن لێیان چونکە کە ئاوا ئەیان بینن بەو شێوەیان حتمما دیفاعیان زۆرتر لێک یەکێکی تریش هەر لە ناو هەوازنا بوو کە زۆر مەشهور بوو ناوی دوڕەیدی کوڕی سیمەیە کە ئەو کاتە عمری 92 ساڵ بوو هەردوو چاویشی کوێر بوو زۆر فامیدە بوو زۆر شارەزای پلانی شەڕ بوو حەزیشی لێ نەبوو بڕاتە دەرەوە لەگەڵ ئەو شەڕی بەدڵ نەبوو بەڵام مالیک هەرڕاکێ خۆی سەرخست و ئەم شەڕە هەر قەومە کە پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام زانی و ئەوانە بەرەو ناوچەی حونەین کەوتونەتە ڕێ زەردەخەنەیەک گرتی و فەرمووی تیلکە غەنیمەت المسلمینە غەدەن ئینشاء الله واتە ئەوە گەرخوا حەسکاسبەی ئەبنە دەستکەوتی مسلمانانیش زۆر بەمە دڵخۆش بوو جا لەشکری مسلمانان کە ژمارەیان 12,000 کەسە بوو کە هەندێکیان لەو نەو مسلمانانە بوون کە تازە لە دوای فەتحی مەکە مسلمان بوون و لە مەکە ئیعلانی ئیسلامەتیان کردبوو ئەوانە زۆر خۆیان بۆ جەنگ ئامادە نەکردبوو هێشتا ئیمانیش لە دڵیان ئەوەندە سابت نەبوو بوو شتێکی واش لە دینەکە شارەزا نەبوو بوون هەریان ئەمڕۆ لە بەر زۆریمان هەر نابەزین ناشکی ئیتر کە ئاوا اعتیمادیان کردە سەر ژمارەی خۆیان خوای گەورە ویستی دەرسێکی توندیان دادا و هەروەها مسلمانانی تریش لە دوایەوە کە دڵنیا بلەوە سەرکەوتنی خوای گەورەیە و خوای پەروەردگاریش لە هەموو شوێنەکە ئەفەرمێ ئینەمە النەصر وما النصر إلا من عند الله وما النصر إلا من عند الله سەرکەوتن تەنها لەلایەن خوای پەروەردگارەوەی و بۆ کەسانی کشەکە بە ئیمانداری و متمانە بەخواکردن شایانی ئەو پلە و ڕێز و جێگا و مەکانەتە بۆیە ئەو ئاەتانی بۆیان ناردە خوارەوە کە لە سوورەتی تەوبەیە ئەفەرمێ لقد نصركم الله في مواطن كثيرة ويوم حنين إذ أعجبتكم كثرتكم فلم تغن عنكم شيئا وضاقت عليكم الأرض بما رحبت ثم وليتم مدبرين ثم أنزل الله سكينته على رسوله وعلى المؤمنين وأنزل جنودا لم تروها وعذب الذين كفروا وذلك جزاء الكافرين يعني براسي خواي قورا لزور شونا سري خستون لروجي حنينا كزوري جمارتان سرسامي كردبون بەڵام دیتان کە هیچ دادێکی نەدان ئەو سەرزەمینە بەرفراوانتان لێ هاتەوە یەک و پشتان هەڵکرد و هەڵات بەڵام دواتر خوای گەورە هێمنی و ئاسوودەی خۆی دابارانە سەر پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وەسەلام
وەسەر مسلمانان و سەربازانێکیشی ناردەخوارەوە کە کەستان نەتانەبینی. هەروەها سزا و ئازارێکی زۆریشی بە کافران گەیان، بەڵێ ئەوەیە سزای کافر و بێباوەڕە. مسلمانەکان گەیشتنە دۆڵی حونەین. بینیان وا کافرەکان گەروی دۆڵەکەیان تەنیەوە و سەرلووتکەکانیشیان هەموو گرتووە، وەکو کەمینیش چرکیان لە خۆیان بڕی بوو تا ئەمان گەیشتنە بەردەستیان. ئیتر لە یەک کاتا و لە هەموو لایەکەوە تیر داباری. دنیاش تاریک بوو، تازە سەرەتای سپێدە بوو. ئیتر مسلمانەکان زۆر ترسان و شڵەژان بۆ هەر شوێنەکەوە ڕۆیشتن و تیریان بۆ هات. زۆرینەی زۆریان بەرەو دواوە کشانەوە و هەڵاتن. پێغەمبەر صلی الله عليه وسلم هەستی کرد کە بەرەکەیان شکا، کەوتە هاوار لێکردن و بانگکردنیان. بەیعەتی ڕزوانی وەبیر هێنانەوە کە لەسەر مردن کە بە پێغەمبەری نازداریان دابوو عليه الصلاة والسلام بیری خستنەوە. هەندێکیش لە ئەسحابە دڵسۆزەکانی لە هەموو لایەکەوە بە جەستەی خۆیان پەرژینێکیان بە دەوری جەستەی پێغەمبەری نازدار عليه الصلاة والسلام دروست کرد. عباس ئیمامی خوای لێ ڕازی بە کە دەنجی گەورە بوو هاواری لە خەڵکەکە کرد و ئەوەی ئەوتەوە کە پێغەمبەری نازدار عليه الصلاة والسلام ئەیفەرموو: أنا النبي لا كذب، أنا ابن عبد المطلب. ورە خەڵکینە من هەرەو پێغەمبەرم کە درۆ ناکەم، من کوڕەکەی عبد المطلبم. بەردەوام دوعای سەرکەوتنیشیە کرد. ئیتر خەڵکەکە بەرەو پێغەمبەر عليه الصلاة والسلام هاتنەوە، زۆر بە جددی کەوتنە بەرگری و جەنجێکی زۆر قورس ڕوویدا. سولەیمی کچی ملحان کە چەکدار بوو، هاوشانی مێردەکەیە جەنگاو بە دەوری پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر ئازایانە هەڵە سوورڕا. پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵوێستەکەی زۆر پێخۆش بوو، زۆر بە ئازاشی زانی و زۆریشی مەدح کرد. شەڕ گەرمتر بوو، زۆری نەبرد مشریکەکان شکان و دەستکەوتی سامان و دیلیان زۆر جێهێشت. پێغەمبەر صلی الله عليه وسلم بە سوپاوە هەر بە دوویانەوە بوو تا گەیاندنیە ناوچەیەک پێوترە ئەوتاس. لەوێشەوە ئیتر ئەبوو موسای ئەشعەری خوا لێ ڕازی بێ وەک فەرماندەی لەشکر نیشتە سەریان تا تەفروتونای کرد. پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی ناخۆش بوو دەستکەوتەکان دابەشکە، ویستی ماوەیەک ئارام بگرێ، بەڵکو هەوازن بە مسلمانێتی بێنە خزمەتی و سامان و دەستکەوتەکانیان بداتەوە. هەر چاوەڕێیە کرد. لەولاوان تەواو تەفروتونا بوون و بێهێز کەوتون و پێویستە ئیتر ئەقلیان بەوە بشکێ کە ناتوانن دژایەتی پێغەمبەر بکەن عليه الصلاة والسلام، و ئەمە دواهەمین شەڕیشیانە بێ، و خەڵکی تریش ناتوانێت بێ بەهانایان و بەهێزیان کە زیاتر لە هێزی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بۆیە پێغەمبەری نازدار عليه الصلاة والسلام دوو جمعە چاوەڕێی کردن، بەڵام هیچ دیار نەبوو. 17 ڕۆژ سەبری لەسەر گرتن. ئیتر کە کەسیان نەهات، ئەوەی کە غەنیمەتی شەڕەکە بوو دابەشی کردن و پشکی ئەو کەسانەی زیاتر دانا کەنەوە مسلمان بوون، کەچی دوای دابشکردنەکە وەفدێکی هەوازن هاتن و مسلمان بوون. پرسیاری جێڕانەوەی کەلوپەلی دەستکەوتەکانیان کردەوە کە ئایا بۆیان هەیە وەریگرنەوە، بەڵام تازە بوو بە مڵکی خەڵکی. بۆیە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ڕێزێکی زۆری لە سەرۆکی وەفدەکەیان گرت کە مالیکی کوڕی عەوف بوو، و سامانێکی تری لە بەیت المال دانێ و کردی بە دیاری بۆیان، و مالیکی کوڕی عەوفیشی کردەوە بە ئەمیری ئەو مسلمانانەی کە هەر لە هەوازن تازە مسلمان بوون، و دواتریش پێغەمبەر عليه الصلاة والسلام هەر مالیکی کوڕی عەوفی بۆ ڕێزلێنان کرد بە ئەمیری هەموو ئەو تیرە هۆزانەی ترکە لە دەوروبەری خۆشیانە. ئاوا خوای پەروەردگار دوایەوەی شکستێک لە جەنگا هات بەسەر مسلمانانە، بە سەرکەوتنێکی گەورە کۆتایی بە غەزای حونەین هێنا تا بۆیان بسەلمێ کە سەرکەوتن هەر لە خوای پەروەردگارەوەیە، نە ژمارەی زۆر و نە ئەوەی بەدەستەوەیە. کاریگەری یەکەمیان لە حەسمکردنی شەڕەکانە نابێت، بەڵکو هەر ئەوەیە کە لەلایەن خوای پەروەردگارەوەیە، چونکە سەرکەوتن خەڵاتێک کە خوای گەورە فەرمێ وەمە النەصر إلا من عند الله إن الله عزيز حكيم. سەرکەوتن لە غەیری لای خواوە نییە، بەڕاستی خوای گەورە بەدەسەڵاتە و دانایە. حونەینیش تەواو بوو،
ئەم غەزایەش تەواو بوو ئەوەی کە دیلی شەڕ بوو شایەنی کوشتن بوو وەکو دوڕەیدی کوڕی سەمما کە پلانی کەمینەکە و ئاگرکردنەوە و ئەوانەی دانابوو کوژرا. ئەمە زۆر مهمە کە خەڵکێک وازانێ ئیتر کە دیل بوو ناکوژرێ بە زواش نییە، چونکە سەیری کاریگەری ئەکرێتەوە و هەروەها جورمی پێشووتریشی کە چیتری کردووە پێشتر. دوڕێدی کوڕی سەیما عمری 92 ساڵیش بوو، کوێریش بوو کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام حوکمی کوشتنی دەرکرد. لەبەرەوە مەرجنیە کابرا کوێرە خوتەکە عایدی ئەو بوو، پلانی شەڕەکە ئەو دایناوە، لەبەرەوە حەسەب کاریگەری ئەو دیلە لە هەڵگرسانی شەڕەکە یان لە سەوابقی پێشتری و تاوانی پێشتری کە کردوێت. بەهەرحاڵ هەوازنیش مسلمان بوون، ئیسلامەتی بە ناوچەکانی ئەوانیشا بڵاو بووە و جار بۆ جار و شوێن بە شوێن مستەقڕترە بوو.